لەگەڵ هەموو ناکۆکی سیاسیەکانی عێراق ڕۆژی سێشەمەش کۆبوونەوەی پەرلەمانی ئەنجامدرا هەرچەندە ژماری بەشداربووان ڕێژەی یاسایی تەواو نەکرد بەڵام سەرۆکی کاتی پەرلەمان درێژەی بە دانیشتنەکەدا بەپێی زانیاریەکان سەرۆکی کاتی پەرلەمان هەر ڕۆژی سێشەمە دەستی کرد بە دانیشتن لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکاندا بۆ گەیشتن بە ئەنجامێک لەسەر هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی نوێ بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو و دانیشتنەکە هەتا ناوەڕاستی مانگی نۆ دواخرا بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دووجێگرەکەی. لە یەکەم دانیشتنی پەرلەماندا کە لە ڕۆژی دووشەمە بوو سەرۆکی عێراق فواد مەحسووم باسی لە گرنگی گەشەسەندنی بەردەوامی بۆ عێراق کرد. إن العراقيين اليوم ئەمڕۆ عێراقیەکان پێویستیان بە گەشەکردنیکی هاوسەنگ و بەردەوام هەیە ئەوەی سەربەڵندی بۆ هەمووان مسۆگەر دەکات و داهات و هەلی کار بە تایبەتی بۆ گەنجان دەرەخسێنێت هەروەها بەشداریش لە چارەسەری ئاشتیان و سەقامگیری دەکات بە مەبەستی چوونەنی و ژیانی پراکتیکی و خێزانی و کۆمەڵایەتیشە ئەوەی هەموو هاوڵاتیەک بە هیوایەتی و چاوەڕوانەکە خزمەتگوزاری تەندروستی و فێرکاریان بۆ دابین بکرێن. سەرۆکوەزیر حەیدەر ئەلعەبادیش لە وتارەکەیدا داوای لە پەرلەمانتارە نوێیەکان کرد هاوکاری حکوومەتی نوێی عێراق بن. نريد بناء علاقات إقليمية گەرەکمانە بنیاتی پەیوەندی هەرێمی و دەوڵەتی تەندروست بنێن کە لەسەر بنچینەی هاوکاری بێت و بە مەبەستی پتەوکردنی ئارامی و ئاسایش و ڕێزگردن لە سەروری وڵات بێت هەروەها دەستوەرنەدان لە نێو کاروباری سەرجەم وڵاتاندا ئێمە دەستمان بە هەنگای پراکتیکی کردووە بۆ کۆتایی هێنان بە ناڕەحەتیەکانی عێراقیەکان لە بواری خزمەتگوزاریەکان بۆ پارێزگاکانی وڵات. پاش ئەوەی 297 پەرلەمانتار لە کۆی 329 سوێندی یاساییان خوارد بە تەمەنترین ئەندامی پەرلەمان وەکو سەرۆکی کاتی پەرلەمان دەستنیشان کرا بۆ بەڕێوەبردننی کۆبوونەوەکە. دوو لایەنی سەرەکی هەیە لە پەرلەماندا کە هەر یەکێکیان خۆیان بە گەورەترین کوتلە دەزانن لایەنێکیان بریتیە لە سایرون نەسر حکمە و وەتەنیا کە بە کوتلەی سەر بە ئەمریکا دادەنرێت و لایەنەکەی تریش فەتح و دەوڵەتی قانون و چەند لایەنێکی تریش کە سەر بە ئێران دادەنرێن. کوردەکانیش جگە لە لیستەکەی جوڵانەوەینەوەی نوێ کە بە فەرمی بەرەکەی حەیدەر عەبادی سەرۆکایەتی دەکات هەڵبژاردووە یەکێتی و پارتی و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری خۆیان یەکلا نەکردوێتەوە کە پشتیوانی لە کام کوتلەیە دەکەن. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق لە لێدوانێکی تایبەتدا بۆ دەنگی ئەمریکا گوتی چاوەڕوانی ئەوە دەکەن چ لایەنێکیان زیاتر مەرجەکانیان پەسەند بکات. مشروعك هاوبەشێ هەی مابینی پارتی دموکراتی کوردستان و مابینی یەکەتینی شەوانی کوردستان ئەو ژی 27 برگەنە ئەو 27 برگە هەمی دستورینە أو 27 برجة همي برجات دستورينا هاتينا بيشير كرن أغلبي وان ما في يعني ما في ملتي كردة تدا هاي ليرة الهرم كردستان دا إجبر هند براستي أو لا يعني كيني زيك ترابو معك أو شيت أفان برجا وسقفك زمني جدانت وزمانات أجبو مدانت لتشكيل الكتلة الأكبر. وەکو دەگوترێت حکوومەتی نوێی عێراق گەلێک ئەرکی لە ئەستۆدایە لەوانە ئاوەدانکردنەوەی وڵاتەکە بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بێکاری بەڵام هێشتا نازانرێت ئایا ناکۆکیە سیاسیەکان زەمینە دەرەخسێنن بۆ ئەم ئەرکانە کە هەر لە ئێستاوە داوا هەن بۆ سازدانی دیالۆگێکی بەپەلەی نیشتیمانی لە پێناو ئایندەی عێراقی بە شەڕوێران بوودا.